ئەتوانین بڵێن ڕۆژاوای کوردستان دوای بەهاری عەرەبی لە 2011 دۆخێکی تازە هاتە پێشەوە. ئەم دۆخە هەلێکی ڕەخسان بۆ کوردانی ڕۆژاوای کوردستان بتوانن ئەم هەلا بقۆزنەوە و بتوانن پێکهاتەیەکی کوردی یان قوارەیەکی کوردی سربەخۆ لەو ناوچانەدا دابمەزرێنن، بتوانن لە چوارچەوەی ئەم دامەزراوانەدا ئەم هێزێکی پاراستنی چەکداریشی بۆ دروست بکەن. ئەم هێزە پاراستنی چەکداریانە ئەوە بوون کە لە شەڕی داعش لە 2013 بۆ 2015 ماوەی زیاتر نزیکەی 2 ساڵ و 6-7 مانگ بەرخۆدانیەکی زۆر بێنمونەیان کرد لە هەسەر ئاسیا هەموو جیهانە دەنگیدایەوە. هەر ئەوەش بوو کە بۆ مەرتاڵی یەکەم بۆ شکاندنی هێرشەکانی داعش لە ناوچەکە و ئەو هۆڤێتی و وەحشیگەرایی کە داعش لە ناوچەکەیە بەسەر خەڵکانی گەلی ئەم ناوچەیە پەیڕەویە کرد نەمێنێ و زیاتریش داعش بکەویتە دۆخێکی ژێردەستەی و ژێردیلی دەستی هێزەکانی هەسەدا. ئەمە خۆی لە خۆیان بەڕاستیش هەنگاوێکی گەورەی و مێژوویی بوو لە ناوچەکەیان دروست بوو. جارێکی تر ئەو هێزەی بە کووردا ئەم بۆی کورد بتوانێت لە چوارچەوەی سووریای تازەشا کە دوای ڕوخانی ڕژێمی ئەسەدیشا بتوانێت بەو هێزەوە کارتە سیاسیەکانی بەکاربێنێ بەرامبەر بە نەک دەسەڵاتی تازەی سووریا بەڵکو زۆربەی لەگەڵ دەوڵەتە ناوچەیەکان و جیهانیەکانیش. بۆیە من پێم وایە ڕۆڵی هەسەدە لێرە گرنگە. هەسەدا خۆی هێزێکی پڕۆفێشناڵی چەکداری کوردی گەورەیە، هێزێکە لەسەر ئاستی ئەکتۆرە دەرەکیەکانەوە پشتیوانی لێکرێ، بەڵکو هێزێکی مارژیناڵی ناوخۆیی چەکداری نییە کە تەنها وابەست بێ بە پارچەیەکی کوردستانیان وابەست بێ بە حزبێکی کوردیەوە، بەڵکو هێزێکی لەسەر ئاستی جیهانە پشتیوانی لێکرێ و بەشێکە لە هاوپەیمانی لە دژی داعشە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە ئەو هێزە ئەدات بە کورد بتوانن لەگەڵ ڕژێمێک وەکو ڕژێمی تازەی هەم ڕابردووی ئەسەد و هەم سووریای تازە بتوانن بەڕاستیش ببتە خاڵێکی بەهێزی دانوستان لەگەڵ ئەم هێزانەدا. من پێم وایە ئەو شێوازە خۆبەڕێوەبەریەی کە چەند ساڵی ڕابردوو لە ڕۆژاوای کوردستاندا بوو نمونەیەکی جوانە، نمونەیەکی پێشکەوتووی ناوچەکەیە. ئەتوانین لە چوارچێوەی هەسەد لە چوارچێوەی ئەو پرۆسیسێکە پێوترێ سووریای دیموکراتی کۆمەڵێک نەتەوەی جیاواز، کۆمەڵێک ئاینی جیاواز، کۆمەڵێک خەڵکی سەر بە کولتوری جیاواز کە لەم چوارچێوەی خۆیان تێدا نوێنەرایەتی خۆیانەکەن و خۆیان تێدا بێنتەوە. یعنی من وا کورتی کەمەوە کە مۆزاییکی گەلان، مۆزاییکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەتوانن بە شێوەی مۆدرنی هەسەدا لە دەوڵەتانی ناوچەکەشە، مەسەلەن بۆ نمونە وەکو عێراق، وەکو ئێران، وەکو تورکیا، ئەتوانن ئەم مۆدێلە بەڕاستی مۆدێلێکی جوان و مۆدێلێکی مرۆڤ دۆستی گەورەیە کە توانن بەم شێوەیە ژیانی گەلان بە شێوەیەکی ڕێکوپێک کە بتوانن هەموو گەلان نوێنەرایەتی خۆیان تیا بکەن بەڕێوە بچێن. ترسانە زۆر ڕۆڕیژن لە حرەکی کوردیە بە تایبەتیش لە 50 ساڵی ڕابردوودا، چ لە باکووری کوردستان چ لە ڕۆژئاوای کوردستان کۆمپڵێت کارێکی پێشکەوتووی گەورە هاتۆتە کایەوە، کاریگەری زۆر جدیشی کردوتە سەر پارچەکانی تری کوردستان بە تایبەتیش لە ڕۆژهەڵات و باشووری کوردستانیش تا ئەستێک. ژنانی کورد سمبۆلی ئەو قارەمانی بەرخودانە و شکاندنی هەیمەنەی پیاو سالاری داعش کە لە عەقڵیەتێکی نێرینەی سالارەوە هاتبوون. ئەم عەقڵیەتە ئەم هێزە شکاندنی بەدەستی ژنی کورد خۆی لە خۆی لە جیهانە بەڕاستیش هەم زۆر دەنگیدایە، هەم نمونەیەکیشی زۆر کەم ئێمە شۆڕشی وڵاتانی تریشمان بینیوە کە ژن زۆر بەشداری ئەکتیڤی تێدا بوو، بەڵام بە شێوەی شەڕی چەکداری و بەو شێوەی و بەو ئاستە بەرزە بەڕاستی ئەوەی کە لە کوردستان لە ڕۆژاوای کوردستان پێشکەشکرا، ینی ئەتوانین بڵێن ئەوە یەکێک بوو لەو نمونانەی کە لە جیهانە بەڕاستیەتە سەردەمانێکی زۆریش لەوانەیە گفتوگۆی لەسەر بکرێت تا ئێستاش بەردەوامە. ئەوەی کە گرنگە و جێی سەرنجە ئەوەیە کە ژنان لە ڕۆژئاوای کوردستان تەنها ئەو ژنانە نین کە گەنجن و چەک بەدەستن و ئەتوانن شەڕ بکەن. ئەوەی کە سەرنجڕاکێشە بەڕاستیش عەقڵیەتێکی زۆر گشتگیر هەیە لەم بارەیەوە. هەر لە مناڵێکی 7 ساڵی بینین تا ژنێکی 60-70 ساڵی ئەگەر تەنها بە هێزێکی معنەویش بێ ئەتوانێ ینی ئەمە بەنداوی تشری نەکرێ بینین
زۆر شوێنی تر و زۆر فعالیاتی تر بینینی ژنان لە ڕۆژاوای کوردستان بەڕاستی جێشانازیە هەم بۆ ئێمە ژنان بەگشتی بە ژنی کورد بەگشتی هەمیش بۆ کوردیش بەڕاستی ئێمە میلەتێکین بەڕاستی شتێکی زۆر جوان من جارێک لەسەر گۆڕی شەید ژینا باوکی شەیدێک باسی کردوتی ئێمە میلەتێکی نەگەر مێژوو باسمان بکە پێشتر باسی ژنەکانمانەکە و جە باسی پیاوەکە ینی ئەم شانە ئەم وتانە لە خۆ نەهاتوون ئەکیت بە بەرخودانیان ئەکیت بە خوێن ڕشتن و بە ئازایەتی و بە لە خۆ بردوویەکی گەورە بەدەست هاتوون بۆیە من پێم وایە ئەوەی لە ڕۆژئاوای کوردستان ڕوئەدا ئێستا لە ئێستاوە بەشێکی هەرە زۆری ئەگەڕێتەوە بۆ هێز و توانە و باوەڕی و هێز و بازووی ژنان لەو ناوچەیە بێگومان چۆن کۆبانێ بوو بە سیمبۆلێک لە 2014 سمبۆلی تێکشکاندنی داعشە بەنداوی تشرینیش من پێم وایە ئەمە هەمان سمبۆلی تێکشکاندنی ئەو ئیرادەی ئەو ئیرادە داگیرکاریەی کە ئەو هێزانی کە بە ناوی سۆمۆ بە ناوی ئەمە لە سووریا بە پاڵپشتی دەوڵەتی تورکیای ڕشەکەنە ناوچەکە بۆ ئەوەی دەسەڵاتی کوردی لاواز بکەن یان نەک تەنها نەهێڵن ئەمە من پێم وایە ئەمەش هەمان ناوەڕۆک لە خۆیەوە ئەگرێ هاو تەریبە لەگەڵ ئەو بەرخودانەی کە لە کۆبانێکرا ئەمە خاڵی دووەم من نیشتم مەتم ژنان هەمیشە بە سێ چوار شێواز ڕۆڵە بینن یەکێکیان کە ژنانی سەربازن چەکدارن ژنی پشتیوانن ژنان هەیە دایکن ئەمانە هەر بەلانی کەم مەسەلەن ئەم ژنانە نەکە ڕۆژانە خواردن و پێداویستیەکانی ئەمانی تر جێبەجێکرد هەمیشە لە ڕۆژئاوا وا بووە ینی بەگشتی دایک هەم دایکی شەربانە هەم دایکی شەهیدە هەم دایکی ڕۆڵەکانی کە ئەم بەرخودانەکەن خۆی لە خۆیان ئەمانە هەمووی لە خۆیان کۆکاتەوە من پێم وایە ئەم ڕۆڵی کە ئەیبێنی لەم بوزەیەوە لەم تاقەیەوە سەرچاوە ئەگری و لە هەمووشی زیاتر ئەم نیشتیمانی ئێمەیە نیشتیمانی ئەوانە نیشتیمانی ساڵانێکی زۆرە بە باو باپیرانیان لەسەر ئەم خاکە ژیاون و نێژراون کەواتە تۆ ئەو بەرخودانە لە پێناو بەدەستهێنانی ئەو خاکەیە یان لە دەستنەدانی ئەو خاکەیە ساڵانێکی زۆرە ئێمە بە سەدی ساڵە نەتەوەی کورد لە چوارچێوەی چوار دەوڵەتە ئەچەوسینەوە سەد ساڵی 20 ساڵی کە دەستپێکی سەد ساڵی 20 دەستپێکی ساڵی نکۆڵی کردن بووە لە بوون و لە بوونی نەتەوەی کورد وەکو زمان وەکو کولتور وەکو حتا تەنانەت وەکو ئاینیش ئێمە بە ناوی ئاینا زۆرجار لە زۆر شوێنە تا ئاستی ڕەشەکوژیش ئێمە چاوساینەتەوە بۆیە من پێم وایە ئەوەی کە ئەمڕۆ ئەکرێ ئەوەیە کە ئێمە سەد ساڵی ڕابردوو بکەینە قوتوێک و بەلاوێنێنە سەد ساڵێکی تازە دەست پێ بکەینەوە. بەڵێ ئەم خاڵانەی کە دانراون بەڕاستی پێش ئەلانکردنی دەستوری ڕەشنووسی دەستوری سووریا بوو من پێم وایە ئەگەر ڕەشنووسی دەستوری سووریا ڕابگەیەندرا بە پێشتر هەندێک خاڵدا ئەبوایە ورتر یانیش هەندێک شت زیاتر بەوازحی بە ڕوونتر ئاماژەی پێ بدرابایە بە تایبەتیش مەسەلەی مافی کورد و پرسی جێگیرکردنی کورد لە شێوازی جێگیرکردنی کورد لە ناو دەستوری سووریا بەڵام ئێساش ئەوەی کە هاتووتەکایەوە لەم هەشت خاڵەوە بەڕاستی خاڵی زۆر گرنگن ئەگەر لە ئالیاتی جێبەجێکردنەکەدا ئەم خاڵانە وەک خۆی جێبەجێ بکرێن من پێم وایە ئەکرێ بەڕاستیش لە داهاتوودا کورد ڕۆڵێکی زۆر باش و زۆر ئەکتیفی هەبێ لەناو دامەزراوە سیاسی و یاسایی و سەربازیەکانی دەوڵەتی تازەی سووریا ئەمە خاڵی دووەمیش ئەوەیە کە بەڕاستی لە ئێستادا هەسەدا هێزێکی گەورەی ڕۆژئاوای کوردستانە ئەم هێزێکە ڕۆژئاوای کوردستانی هەم لە بۆ موقعی جوگرافی هەم موقعی جیۆپۆلیتیکی وزە پێویستێکی زۆر گرنگە بۆ دەوڵەتی تازەی سووریا من پێم وایە بۆ عەقڵیەتی هەتەش عەقڵیەتی ئەحمەد شەرعیان جۆڵانی ئەوە بوو کە یەکەم جار هاتە سەردەسەڵات و بتوانی بە پشتیوانی هەندێکە لەو وڵاتانەی کە پشتیوانی وڵاتە دەرەکیانەی کە بە تایبەتیش تورکیاکە پشتیوانیان لێ کردی سەرەتاکەی بتوانێ کورد بێنێتە ژێرباری ئەوەی کە بەبێ هیچ ئەوەی مافێکەوەن وەکو سووریایەکی گشتی سووریای جاری جاران بێنەوە چەک دابنێن و بێنەوە ناو ڕێزەکان شار بەڵام هاوسەنگی ناوچەکە هاوسەنگی هێز لە ناوچەکە هاوسەنگی کورد لە ناوچەکە بەدڵنیاییەوە ئەمەی پێچەوانە کردەوە و ناچاری کرد کە ئەمڕۆ لەسەر ئەم خاڵە سەرەتاییانە ئەمە سەرەتایەکە
من دائما شوالم علم آلیاتی چۆنیەتی جێبەجێکردنی و خاڵانە زۆر گرنگە چونکە شەرت و مەرجەکان ئەکەوێتە وردەکاری جێبەجێکردنی ئەم خاڵە بەڵام من پێم وایە هەنگاوی مێژووین هەنگاوێکە بۆ ئەوەی بەلانی کەم ڕێگای لە بەردەم جەنگێکی خوێناوی گرت لە ناوچەکەیە ئەوەی کە لە ناوچەکەیە بەسەر عەلەویەکان هات بەڕاستی ئاماژەی زۆر ترسناک بوون بۆ سووریای داهاتوو بۆ ئەوەی تۆ بتانی لاپەڕەکانی ئەو دیوی سووریای داهاتوو بخوێنیەوە ئەبێ هەمیشە ئەوەی کە لە پشت پەردەکان دەسەڵاتە سیاسیەکان بەڕێوە بن گرنگە بزانی چییە بۆیە هەسەد بەو یەکگرتووی خۆی بەو هێزەی کە هەیەی هەم هێزی چەکداری هەم هێزی سیاسی هەم هێزی ئابوووریەکە هەیە بوو لە ناوچەکەی توانی ئەم باڵادەستیە بگۆڕێت ئەم هەژمونەی کە جۆڵانی ئەویست لە ناوچەکەیە بە ناوی سووریایەکی یەکگرتوو بیسەپێنە بە ناوچەکەیە من پێم وایە ئەمانە خۆی هەر لە خۆیەوە بوونە خەواڵەیەکی بەتاڵ و زۆر گرنگی نییە من بەڕاستی بەلامەوە شتێکی زۆر گرنگ بوو زۆریش بە گەشتبوونەوە سەیری بابەتەکەکەم ئەو ئاستی تێگەیشتنی عەقلی ئینسانی کورد وەکو جاران نییە بە هەندێک شت هەڵخەڵەتیان بە هەندێک شت بێتە ژێرباری هەندێک ڕێکەوتنە کە لە دواییدا هیچی بۆ نەمێنێتەوە ئێستا من لە سەرەتاش باسم کرد هێزی کورد هێزێکی مارژیناڵی خۆجێیی نییە هێزێکی پاڵپشتکراوە بە ئەکتۆری دەرەکی بە هێزی نێودەوڵەتی بەشێکە لە هاوپەیمانی شەڕی داعش کەواتە ئەمە خۆی لە خۆیە بۆ ئەوە نەکراوە کە دەسەڵات لە سووریا گۆڕا و هەمووی بچێتەوە ماڵی خۆی دانیشتەوە بڵێ ئێمە هەدەفێکە هەدەفە ئەوەیە کە بوونی پارێزگاری لە بوونی قەوارە و پێکهاتەیەکی کورد و گەلانی ناوچەکە بکە پرۆسی ئاشتی لە قۆناغێک دەستی پێکرد کە قۆناغی پێش سەروبەندی ڕوخانی ڕژێمی ئەسەد بوو بە سێ فاکتەرەوە دەستی پێکرد فاکتەری یەکەمیان ئەوە بوو کە دەوڵەتی تورکیا ئەویست تحکیمی جەبهەی ناوخۆی یانی باڵەدەستی ناو جەبهەی ناوخۆی یەخستنەوەیەکی دروست بکە لەبەر ئەوەی دوای ئەوەی لە هەڵبژاردننی شارەوانیەکانی سویەکی مانگ ئازاری 2024 ئەردۆغان نەیتوانی ببیتەوە پارتی یەکەم و ئۆپۆزیسیۆن زۆر بەهێز بوو بۆ ئەوەی لە داهاتوودا لە ناو پەرلەمانی تورکیا ناتوانن ئۆپۆزیسیۆن ئەگەر هەر یەکگرتنەوەیەک لەگەڵ پارتە کوردیەکان لەگەڵ دەم پارتی و پارتەکانی ترابی کردبایە ئەتوانی زۆرینی پەرلەمان بۆ پرسی دەستورە بەدەستبێنن ئەمە خاڵێک بۆ خاڵی دووەم بەڕاستیش ئەوەی کە گرنگ بوو پای سیاسەتی دەرەوەی تورکیا بوو پای سیاسەتی وزەی تورکیا بوو یەکەمیان ئەوە بوو کە ئەوان ویستیان بەم پرۆسە ئاشتیە پێش لە ئەگەری دروستبوونی هەر ستاتوەیەکی کورتی لە ناوچەکەیە بگرن بە پشتیوانی ئەمریکا و ئیسرائیل ئەمە خاڵێک بوو خاڵی دووەمیش بەڕاستی بۆ ئەمریکا عەفو بۆ تورکیا مەسەلەی پرسی هێلی وزە بوو بۆ ئەوی بتوانی لەگەڵ ئەگەر ڕژێمێکی تازەی سووریایان ژەگەر بتوانی لەڕێی سووریای تازەوە هێلی بۆڕیەکانی نەوتی غازی قەتەرەوە ڕاکێشێ بۆ ناو سەردەریای سپی بە ناو وڵاتێکی و بازرگانیەکی گەورە و قازانجێکی ئابووری زۆر گەورە بەدەستبێنێ لە داهاتوودا ئەمە بە شەو ڕۆژێکم شتانەش دروست نابێ بەڵام خۆی لە خۆیان هەندێک حساباتی تورکیا لەگەڵ هەندێک حساباتی ناوچەکە یەکی نەگرتەوە ئەمە خاڵی دووەم تورکیا سەرەتای ڕژێمی سووریا کە ڕووخا بە هەژمونێکی زۆرەوە هاتە ناو سووریا ئەم هەژمونە زۆرەی کە تورکیا پێی هاتە ناو سووریا لە 20 ڕۆژ مانگی یەکەمە بەڕاستی بۆ مەترسی وڵاتانی عەرەبی بەس بە پلەیەک سعودیا ئەمە وای کرد کە جارێکی تر سعودیا لەگەڵ فشارێکی زۆر بخاتە سەر جۆڵانی بۆ ئەوەی دەستی تورکیا تۆزێک کەم کاتەوە لە ناوچەکەیە لە تایبەتیش لە بۆیە پێیان وا بوو ئەگەر بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بانگەوازی چەکدانان بکە ئەم بانگەوازی چەکدانانە ڕاستەوخۆ ئەبێ یاپەگە و پێیەدەش پێوە بابند بن و چەک دابنێنوویتی پرۆسەکە لەوێ کۆتایی بێت و بە شێوازێکی تر بۆ ئاکتۆرانەی کە تورکیا لەگەڵ هەندێک حیزبی هەرێمی کوردستانە کار لە ناو سووریاکەن بەو ئەکتۆرانە بچنە ناو دانوستانی سیاسی و بتوانن ستاتویەک لەڕێی ئەوانەوە بۆ کورد بەدەستبێنن بەڵام ئەوەی کە واقع ئەوەی کە ڕاستی بوو ئەوەی کە ڕوویدا بەڕاستی ئەم حساباتانە وەکو یەک بۆ تورکیا دەرنەچوو پرۆسی ئاشتی کاریگەری زۆر هەبوو بانگەوازەکەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان کاریگەری زۆر گەورەی هەبوو هەتا تەنانەت جۆڵانیش چاوەڕێی ئەوەیە کرد پێش ئەوە چاوەڕێی ئەگەر بزانە مووقیفی عەبدوڵڵا ئۆجەلان چی ئەبێ بەرامبەر بە هەسەدە و بۆ هێزە چەکدارانەی کە لە هەسەدا هەنا بەڵام ئەوەی کە ئێمە بینیمان خۆی لە خۆیان پەکەکە
حزبێکە لەناو مەنزومەی گەورەی کەجەکە کە مەنزومەیەکی ڕێخستنی گەورەیە بە ناوی کەجەکە لە ناویە کۆنگرەی گەلی هەیە پەکەکە حزبێکە باڵێکی چەکدارە لەمە یەپەگە و پژاک و ئەمانە بە شێوەیە کە تەنزیم کراوە جیاوازن لەمانە ینی ئەگەر ئەو ئەڵێ پەکەکە با چەکدانێ کە پەکەکە چەکدانێ ئەو کاتە خراستەوخۆ باسی ئەوەی نەکردووە کە یەپەگە و پێیە و ئەمانش لەگەڵ پەکەکە هەمووی چەکدانێن بەڵکو بە پێچەوانە لە بانگەوازەکەی زۆر بە شێوەیەکی ڕوون ئەڵێ ئەوانەی سووریاش با لەگەڵ ڕژێمی تازەی سووریا ڕێککەون کەواتە ئەمە تعلیماتی ڕێککەوتنەکە بوو ڕاستە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە ڕووی فکریەوە لە ڕووی ئایدۆلۆژیەوە مەسەلە لە سووریا لە ڕۆژئاوای کوردستان هەموو خەڵکی ڕۆژئاوای کوردستان بە یەکپەکە و بە پەیەدە و بە باڵە سیاسی و عسکەریەکاندا وەکو ڕێبەرێک و سەرۆکێکی فەخری بۆ خۆیان لە قەڵەمەدەن و هیچ کاتیش قسەکەی ئەو بە هیچ شێوەیەک ناشکێنن بەڵام لە ڕووی ڕێخستنیەوە پەکەکە و پەیەدەوەمانە لە یەکتر گیان بەپێی ئەوەی کە ڕێکخراوە بۆیە من پێم وابوو بەڕاستیش ئەگەر پرۆسەی ئاشتی چەند لە باکووری کوردستان بەرەو پێشەوە بچێت کە ئێستا گەیشتوونەتە لووتکە من پێم وایە بۆ ڕۆژئاوای کوردستان بۆ باشووری کوردستان بۆ ڕۆژهەڵاتی کوردستان کاریگەری زۆر گەورەبی ئەو کاتە ئەگەر پرسێک نەبی بە ناوی پرسی کورد کە دەوڵەتی تورکیا پێڵێ پرسی تیرۆر نەمێنێ لە ناو باکووری کوردستانە کەواتە کێشەی چێ لەگە ڕۆژئاوایە کە گەر کوردانی ڕۆژئاوا بەناو هەر ناوێکا بێ بەناو هەر حرەکەتێکا بێ لەگەڵ دەسەڵاتی سووریا ڕێک بکەنەوە ئەوە بێتە شەئنێکی ناوخۆیی سووری ئەنی هیچ پەیوەندی بە تورکیاوە نامێنێ کەواتە ئاشتی خۆی لە خۆیان ینی بەڕاستیش بۆ هەموو نەتەوەکان بۆ هەموو ناوچەکە هەنگاوێکی زۆر گرنگە و بەتایبەتیش بۆ کورد لە ناوچەکە ئاشتی باکوور بە بەردەوامی ئاشتی باشوورە ئاشتی ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتیش خۆی لە خۆیان من شتێکە بۆ دوتەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست مۆزاییکی گەلانە ڕەنگە و ڕەنگی گەلانە هەر یەکە و بە ڕەنگی خۆی بە کللتوری خۆی بە مێژووی خۆی ئەگەر لە ئەمڕۆکەوە بەشدار بێ هیچ گەلێک لەسەر حسابی گەلێکی ترە نەبیانی هیچ گەلێک بۆ ئەوەی مافی ئاینی و مافی کللتوری بە خۆی بدا لەسەر حسابی قڕکردن و نکۆڵیکردن لە گەلێکی ترە ئەمە ئەساس فکر و ئایدۆلۆژیای ئێمە چۆنەڵێن ئەساس بنەمای فکر و ئایدۆلۆژیای ئاشتی بە بیانیش پرەنسیپە گشتیەکانی ئاشتی گەلانە بەیەکەوە بژین ئەوەی کە چەند ساڵە لە ڕۆژێکە ئەمە جێبەجێنە بۆ ئێمە لە مەنزومەی هەسەدەوە کە سیر بکەین مەنزومەی هەسەدە خۆی لە خۆیان خۆ بەتەنیا کوردیتیان نییە هەموو گەلانی ناوچەکەی ئەو ناوچەیەکە لە ژێر دەسەڵاتی هەسەدایە وەکو منظومەی سیاسی و عسکەری هەموو گەلانی تایە زیدی تایە کوردی تایە عەشائیری عەرەبی تایە مەسیحی تایە ئەمە لە خۆی لە خۆیان دراوسێکانیان دروزین ئەم لا دراوسێکی تری عەلەویە هیچ کات نەمان بینی کەس دەستدرێژی بکاتە سەر هیچ کەسێکی تر کەواتە کە ئەڵێ بەبێ هیچ ئاڵایەک ئەمە بە معنای ئەوەیە کە هیچ کەس ناتوانێت فەرزیەتی خۆی بداتە سەرەوەی هەمووی لەسەر خاکی خۆی لەسەر ئەم خاکەی کە لەسەری لەدایک بووە ئەتوانێت بە ئاشتی بچی و لەژێر خێراتی ئەم خاکەیە بژی ئەمە زۆر گرنگە بەڕاستیش ئەمە بەو شێوەیە ئەمە بتوانین شتێکی لەم شێوەیە دروستکەین خۆی مەبادیئەکانی پرەنسیپە سەرەکیەکانی کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان باسی ئەکا ئەڵێ سۆسیۆلۆژیای مێژووی گەلان ئەمە خۆی لە خۆیان ئەبێنێتەوە باس لەم تێکەڵە ژیانەی کە لە ناوچەکەیە هەیە ئەکا ئەمە خاڵێک پرسی ئاشتی لە باکوور ئێمە ئێستاش دوایین مەرحەلەیەتی دوو ڕۆژە گروپی دەم پارتی شاندی ئیمرالی لەگەڵ مەهەپە و ئاک پارتیە چەند ڕۆژی داهاتوو لەگەڵ ئەردوغانە گفتوگۆیانە بێ کەواتە کە دیتە یەکتر دیتنی شاندی دەم پارتی و لەگەڵ شاندی ئیمرالی لەگەڵ ئەردوغانە کەواتە ئۆکەی لەسەر کۆی فڕۆشەکە کراوە تەواو ئیتر ئەم پرۆژەیە ئەکەوێتە بواری جێبەجێکردنە لە ڕووی ئەنڵایش لە ڕووی تێگەیشتنەوە چەمکەوە لە ڕووی تیۆریەوە پرۆژەکە بەڕاستیش گەیشتە لوتکەی خۆی تەواو بوو ئێستا لەمە بەدوال لە چوارچێوەی پەرلەمانی تورکیا لەناو پەرلەمانی تورکیا لە چوارچێوەی یاسای پەرلەمانیە زەمینەی یاسایی و دەستوری ئەبێ بۆ حازر بکرێ بۆ ئەوەی ئالیاتی جێبەجێکردنەکە وردە بکەتە بواری جێبەجێکردنەوە من پێم وایە ئیتر ئەو پرۆژەیە تەواو بووە لەمە بەدووە ئیتر بوارە کرداریەکەی چۆنیەتی چەکدانانی پەکەکە چۆنیەتی
هەڵوەشانەوەی پەکەکە قسەی لەسەر بکرێت چۆنیەتی زمینە سازکردنێکی زمینەی یاسایی و دەستوری بۆ کورد کە کورد ببێتەوە بەشێک لە ئەوە لە شێوازێکی ئاشتی لەگەڵ دەوڵەتی تورکیا. من پێم وایە تر پرۆسەی ئاشتی گەیشتۆتە ئەو قۆناغە لە نەورۆزی شە ئەم ساڵەکە لەوانەیە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان پەیامێکی هەبێ، پەیامێکی زیاتر هاندان و دڵنەوایی، یعنی هاندان و دڵخۆشکردنی خەڵک بێ، زیاتر ئەو خەڵکانەیە کە ئەگەر گومانێکیشیان لەم بابەتەیە هەبێ هێورەبوونەوەیەک و تێگەیاندنێکی ئەم پرسە هەبێ، پەیامێکی پیرۆزبایی 100 ساڵی تازە بێ ئەنی بۆ کورد. من پێم وایە شتێکی لەوبارەیە لەم قۆناغی پێشی ئێمە ینی داهاتوودا ڕوئەدا. بەڕاستیش بۆ بەکۆی گشتی من پێم وایە وەکو چاودێرێکیان، وەکو نووسەرێکیان، وەکو کوردێکیان، وەکو ژنێک، من پێم وایە قۆناغی گەشانەوەی ئەستێرەی گەلی کووردە ئەگەر کورد بتوانێت بەڕاستی بێگرتووی بە شێوەیەکی زۆر باش ئەم قۆناغا هەڵسەنگێنێ لەو 100 ساڵی داهاتوودا، پێم وایە کورد یەکێکی بێ لەو گەلانەی بەڕاستیش ئەتوانێت بە زۆرێک لە مافەکانی بکە. بۆ جار یەکەمیشە کورد بۆ خۆی قەرار لەسەر هەندێک شتەدا. بۆ نمونە هاتنی شاندی دەم پارتی بۆ لای هەرێمی کوردستان، پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ لای بەرز مەسعود بارزانی و کاکماڵ تاڵەبانی و بەشداری ئەمان پێکردن لە پلوم پرۆسەیە وەکو لایەنەیەکی کوردی سیاسی لە عێراقا. گرنگە ئەو شتانە بەڕاستی توانین پێ بە پێ هەنگاو بە هەنگاوی زۆر باشی بۆ هەڵنین، یەکگرتووی زۆر گرنگە و یەکوتاری زۆر گرنگە و پشتیوانیکردنی یەکتری زۆر گرنگە.